سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید لە کەناڵی ئاسیۆ زانکۆ لە خزمەتی ئەوەی بەڕێزین بۆ درێژەدان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بزانین بە پارالێل زانکۆلاین ئێواران کەمترین کۆنمرەی وەرگیرا و بەگشتی و پارێزگا چەندە. لەم ڤیدیۆیەدا و لێرەش بەدواوە باس لە زانکۆی سلێمانیەکەین تاوەکو پێتان بڵین بەشەکانی چین و هەروەها کەمترین کۆنمرەی وەرگیرا بە زانکۆلاین و پارالێل ئێوارە لە هەر بەشتێکی چین بۆ چەندی وەرگرتووە بۆ ساڵی خوێندنی 2022-2023 تاوەکو ئێوەی خۆشەویست لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین ئەگەر ویستان زانکۆی سلێمانی پڕ بکەنەوە ئەوە کەمترین کۆنمرەکان لە بەرچاوتان بێ و بەرچاو ڕوون بن تاوەکو هەڵبژاردنێکی ورد بکەن. بۆ بینینی وردەکارێکان تا کۆتای ڤیدیۆ لەگەڵمانابن. ئەزیزانم، لە یەکەم کۆلێژمانە لە زانکۆی سلێمانی بۆ ئێوەی خۆشەویست لێرەیە باسی پزیشکی یاخۆت کۆلێژی پزیشکی بۆ ئەوەی خۆشەویست دەکەین بزانین بەشەکانی چین بۆ کەمترین کۆنمرەی وەرگیراو لە زانکۆی سلێمانی بۆ بەشە پزیشکەکان یاخۆت کۆلێژە پزیشکەکان چەندن. ئێوە خۆشەویست لەگەڵمان بن تاوەکو ئاواتەکانتان بە وردی هەڵبژێرن، چونکە ئەزانم زۆربەی قوتابی خۆشەویستەکان بە تایبەتی زانستیەکانمان چاویان لەوەیە یەکێک لەم کۆلێژانە ناویان بێتەوە. ئێوەش بۆ ئەوەی بە وردی بە پوختی هەڵبژاردنەکانتان بکەن لەگەڵمانە بن و کەمترین کۆنمرەکانی زانکۆلاین و پارالێل بۆ ئەم کۆلێژانە ببینن. لە کۆلێژی پزیشکی گشتی زانکۆلاینی پارێزگا 98.031 گشتیەکەی 99.667 پارالێلی پارێزگا 97.143 و گشتێکەی 97.6 کۆلێژی پزیشکی بەشی پزیشکی ددان 96.857 زانکۆلاینی پارێزگایە و گشتێکەی 97.429 پارالێلی پارێزگا 96.333 و گشتێکەی 96.667 کۆلێژی پزیشکی بەشی دەرمانسازی یاخۆت پزیشکی دەرمانسازی 96.286 زانکۆلاینی پارێزگایە و گشتێکەی 96.8 پارالێلی پارێزگا 95.667 و گشتێکەی 96 بەشی پەرستاری یاخۆت کۆلێژی پەرستاری 94.286 زانکۆلاینی پارێزگایە و گشتێکەی 95.667 پارالێلی پارێزگا 94.4 و گشتێکەی 97 کۆتابەشمان لە کۆلێژی پزیشکی کۆلێژی پزیشکی ڤێتەرنەریە کە 88.4 زانکۆلاینی پارێزگایە و گشتێکەی 93.333 پارالێلی پارێزگا 86.8 و گشتێکەی 96.333 خۆشەویستانم، ئەمە ئەوەی لێرەیە بۆ ئێوە خۆشەویست باسمان کرد لەو خشتەیە کەمترین کۆنمرەی وەرگیرا و لە کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی بوو. ئێوەی خۆشەویستیش ئەتوانن سوودی لێ ببین هەروەکو لە سەرەتاوە باسمان کرد وەکو بەرچاوڕوونیەک لە کاتی هەڵبژاردنەکانتان لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین بە هیوای ئەوەی سوودی هەبێ ئەو کۆنمرانێکە بۆ ئێوە خۆشەویستمان خوێندنەوە و ئینشاڵڵا هەردەم لە سەرکەوتنابن خۆشی ئێوە و سەرکەوتنی ئێوە پێشکەوتن و سەرکەوتنی کەناڵەکەی ئێمەیە. ئێوەش بۆ ماندووبوونمان لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن بۆ ئەوەی زیاتر و زیاتر بتوانین خزمەتتان بکەین.